ئەچینە لای تۆریکی تری ئەمڕۆی پرۆگرامەکەمان تۆریکی تەندروستیە باس لە هۆکارەکانی جەڵدەی مێشکەکەین با بزانین جەڵدەی مێشک چییە و هۆکارەکانی چییە و نیشانەکانی چییە کە لە کەسێکا دەرەکەوێت و ئایا ئێمە ڕۆژانە مامەڵە ئەەکەین لەگەڵ خواردن و خەوتن و لایفستایلی ژیانی خۆمان تا چەند پەیوەندی بەم بابەتەوە هەیە چکە جەڵدەی مێشک کتوپڕە ئەو نیە پێشتر لەوەی کە تو ئاگداربی لەوەی کە چۆن ئەمە ڕوئایات ئەوە پزیشکە بە ڕێزەکەمانەمان بۆ ڕوونەکاتەوە و ئەو بابەتانی کە گرنگە بۆ ئێمەی تا کە ڕۆژانە چەند پێویستە خواردنێکی تەندروست وەرزشێکی باش مێشکێکی ئاراممان هەبێت و کەسانی کە بەردەوام جگەرە ئاکێشنەمەیەکێکە لەوانەی کە زۆر پزیشکە بە ڕێزەکان جەختی لە سەرەکەنەوە بابەتەکانی کەش دکتۆرە بە ڕێزەکەمان بۆمان باسەکە و لەگەڵ چارەسەرەکانی وە ئامارەکان ئایا لە ئێستایا لە بەرزبوونەوەیە یاخود ئەتوانین بڵێن ئامارەکان باشترە وەک لەوەی کە هاوڵاتیان هۆشیاریان وەرگرتووە لەوەی کە تووشی ئەم گرفتە نەبن بۆمە بەسە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کامەران جەلال ڕەشید ماکرووە وەکو پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی مێشک و دەمار کە بە ڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە دکتۆریان سڵاو لێ ببانی باش زۆر سپاس بەینتان باش سپاس بۆکەنەوە بە ڕێزەکەتان بۆم دەرفەتە سپاس بۆ ئامادەبوونت زۆر بەخێر بێ دکتۆر با سەرەتا بڵێن جەڵدەی مێشک چییە؟ جەڵدەی مێشک یاخود بە کوردی پەتی ئەگەر بیڵێن پەتکەی مێشک بریتیە لە کەمبوونەوەی ڕێژەی خوێندابینکردن بۆ خانەکانی مێشک طبعا ئەمە یان بە جۆرێکی ڕاگوزەرە واتە کاتیە و یان بە جۆرێکی هەمیشەییە کە ڕاگوزەرەکە و یاخود کاتیەکە لە 24 کاتژمێر کەمترە نیشانەکانی واتە لە 24 کاتژمێر کەمتر ئەمێنێتەوە و هیچ دەرخستەیەک لەسەر مێشک دروست ناکەواتە کە پشکنینی ئەشیعەی ڕەنین یاخود بڵێن تیشکی مگناتیزی ئەکەین بۆ ئەو کەسە هیچ نوع پەڵەیەک یانی هیچ نوع دەرخستەیەکی تا دەرنەکەوتووە جۆرەکەی تر ئەوەیە کە بڵێن هەمیشەییە و بۆ زیاتر لە 24 کاتژمێر نیشانەکانی ئەمێنێتەوە ئەوەیان بەداخەوە پەڵەیەکی هەمیشەیی یاخود ماکێک دروست ئەکات لە مێشکە کە کەم تا زۆر قابلی چارەسەرە طبعاً بە چارەسەری سروشتی و بەم جۆرە چارەسەرانەی کە دوایی ئینشاڵڵا نەسەر باسی بەس ئەبێ ئەوە بزانین زۆر گرنگە بە نسبەت هاوڵاتیانەوە بەگشتی ئەو شتە بزانن کە ئەگەر ئەم نیشانانە ڕاگوزەریش بوون واتە کاتیش بوون زۆر ئەبێ بەجددی وەرگیرێت چونکە لەوانەیە ئەمە نیشانەیەک بێت بۆ ڕوودانەوەی پەتکەیەکیان جەڵتەیەکی گەورەتر لە دوا ڕۆژدا ئەمەی لە لای خۆمان باوە کە پێڵێ ئەڵێ یەتە لامان زۆر هاوڵاتیەتە لامان دکتۆر نوکەیەکم بۆ کرا ئەڵێ نوکەیەکم بۆ کرا ئەو نوکەیە ئەبێ بەجددی وەرگیرێت چونکە لەوانەیە بەڕاستی دوایی ببێت بە جەڵتەیەکی ڕاستی و شتی نیشانەی زۆر گەورەتری تیا دەرکەوێت ئەو کەسە دکتۆر ئەم نوکەیە نیشانەی هەیە کەسەکە بزانێت؟ بەڵێ عادەتەن نیشانەکانیان زۆر لەیەکە چەند نیشانەکانیان طبعاً هەموو نیشانەکانی پەتکەی مێشک یاخود جەڵتەی مێشک لە پڕ دەرەکەون نمونەمان مەسەلەن یەکێک ئەگەر سەر سوڕانێکی زۆر لە پڕی بۆ بێت وەلو سەر سوڕانەکە نامانەوەی خەڵک بترسێنین چونکە سەر سوڕان زۆر جار بێوەیە وەکو ئەڵێ نیشانەی زۆر نەخۆشی ترە نیشانەی نەخۆشی گوێ یان نیشانەی نزنی فشاری خوێنە ئەمانە هەمووی ئەبێت بەس ئەمە یەکێکە لە نیشانەکانی کابێ بە هەند وەرگیرێ سڕبوون یان لاوازبوونی یەکێک لە پەلەکان یان دوو پەل یان لایەکی لەشی مرۆڤ لایەکی دەموچاوی بۆ نمونە یان ئەو کەسە بۆ نمونە سەیری ئاوێنە ئەکا سەیرەکە دەموچاوی فەرقی هەیە لای ڕاستی لای چەپی نزمترەیان یان بەعکسەوە دروستبوونی مەسەلەن کوێربوونێکی کتۆپڕ لە یەک چاوە دروستبوونی وەکو پێڵێن بە ئینگلیزی ئەمە پێڵێن کۆنفیوژن یعنی کەسێک کە نەزانێ دەوروبەرەکەی چۆنە و نەزانێ خەڵک نەناسێتەوە و تەعامل نەتوانێت بکات لە پڕ ئەمانە هەمووی نیشانان کە احتیمالە هەردوو حاڵەتەکە احتیمالە دکتۆر زۆر کەس هەیە ئەڵێ قورسبوونی لێوەکان و قسەکانیشی باش نییە تەواو نییە ئەمەش یەکێکە لەو بەتاکید ئەمە بێت هەر بۆیە نیشانەیە کە تووشی جەڵدەی مەشکە بێ یاخود ئەگەر چەند جارێک دووبارە بێتەوە وەکو عەرزم کردن ینی ئەمە ئەم نیشانانە بۆی هەیە مەسەلەن لە 24 کاتژمێر کەمتر مێنێتەوە کە ئەمە
زۆربەی ئەو کەسانە ماک بەجێ نایڵێ لە مێشکی ئەو کەسەیە واتە چارەسەر بووە خۆی جسم خۆی چارەسەری کردووە بۆ نمونە لەوانەیە خوێنمەینێکی زۆر بچووک بێت و ئەو بۆریە خۆڕسک بەرە بێت خوایی بەرە بێت یان ئەو جەڵتەیان ئەو خوێنمەینە بەداخەوە گەورەیە و جسم قابلەتی ئەوەی نییە ناتوانێت بەرهەڵستی بێت و لە شوێنەکەیە ئەو خوێنمەینە دروستەکات و ئەبێت بەهۆی نەچوونی خوێن بۆ ماوەیەکی زۆر بۆ بەشێکی مێشک و ئەبێ بەهۆی مردنی خانەکانی ئەو بەشەوە بەست ئێمە بێت طبعاً بیرمان نەچێتەوە پەتکەی مێشکیان جەڵتەی مێشک بەس خوێنمەین نییە خوێنبەربوونیشمان هەیە یعنی دوو جۆری سەرەکیمان هەیە لە جەڵتەی مێشکە خوێنمەین هەیە و خوێنبەربوونە ناوە چییە؟ بەڵێ یعنی یەکێک زۆربەی بەهۆی بەرزی فشاری خوێنەوەیە زۆربەی ئەم حاڵەتانەی کە ئەبن بەهۆی تەقین یەکێک لە بۆریەکان یان بۆریەکە زگماک بڵین وەکو ئەڵێ گوپیاوە و بڵین بە تەمەن ئەو شوێنەی کە گوپیاوە تەنکە بێتەوە و خۆڕسک ئەتەقێ ئەم حاڵەتەشمان هەیە بەسەمە خۆشبەختانە کەمە لە دەوری سەی پێنجی حاڵەتەکان ئەو حاڵەتن باش دکتۆر هەندێک جار کەسێک هەیەڵێ ئەمەنە مێشکم مەشغوڵە مەبەستیەوەی بە لا خراپەکەی زۆر خەفەتە خوا زۆر لانەیە ڕووداوێک بێت تااقەتی کرد بەڵێ مێشکم خەریکە ئەتەقێ مێشکم خەریکە ئەوەستێ بەڕاستی ئەمە وا هەیە خوانە خواسە ئەگەری توش بوون مەبەسم بارودۆخی دەرونیە توش بوون بە جەڵتەی مێشک زۆر بکە بەتاکید خۆی سترێس واتە فشاری دەرونی بە شێوەیەکی گشتی پاڵ نەرێکە بۆ ئەوەی جەڵتە زووتر دروست بێ یان خراپتر دروست بێ ناتوانم بڵێم هۆکارێکی سەرەکیە 100% بەڵام پاڵنەرێکە یەکێکە لە پاڵنەرەکان هیلاک بوون فشاری دەرونی کەمخەوی کەمخەویش هۆکارە بەڵێ بەتاکید ئەوانە لەگەڵ ئەم هۆکارانەیە وەکو خۆت ئاماژە و پێیا بەرزی پەستانی خوێن چەند هۆکاری کەمانەیە دکتۆر بۆ کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە بۆ کەسانی کە چۆریەکانیان بەرزە بۆ کەسانی کەچگەرە کێشن لە پێشەکی کەشا باسم کرد ئەمانەش هۆکارن بۆ جەڵتەی بەتاکید بەڵێ تەمان نەخۆشی شەکرە و بەرزی فشاری خوێن ئەو موشکیلەیان هەیە کە پێڵێن بکوژە بێدەنگەکە لەبەرەوەی هەتا ئەوەی کە نیشانەی گەورە دروستەکە لە لەشە لەوانەیە هیچ نیشانەیەکی تیا دەرنەکەوێت لەبەرەوە من باش ێزانم ئەمە بۆ وشاری گشتیش ئەو کەسانەی کە لە 45 ساڵ بەرەو سەرون چێکی شەشمانگی یان بەلای کەمەوە ساڵانەی خۆیان بکەن لە چڕویەکەوە بڵین لە چێکی خوێنەوە لە چێکی ئیکۆی دڵەوە لە تەختیتی دڵەوە لەمانەوە چکە بیرمان نەچێتەوە دەوری 25 لە سەتی ئەوانەی کە تووشی جەڵتەیان پەتکەی مێشک ئەبن نەخۆشی دڵیان لەگەڵایە واتە لە کولی 4 نەخۆش یەک نەخۆشی لەوانەیە نەخۆشی دڵی لەگەڵا بێ بە تایبەتی نەخۆشی ئەو نەخۆشانی کە پێڵێن کارەبای دڵ ینی خەلەل لە کارەبای دڵە ناڕێکی لە لێدانی دڵەوە تایبەتی لە گوێچکەڵی دڵە ئەوانە بن بە جەڵتە لە دکتۆر لەوانەیە سا زۆربەی پرسیاری بینەرەکانمان بێ ئێوەی پزیشکی بەڕێز هەموو کاتێ کە باستانە کرد لە دوای تەمەنی 45 ساڵیەوە کە بەرەو سەرەوە بڕێ پێویستە پشکنە خۆشم لەوانە بەڵام بەداخەوە ناتەمە درێژ بی بەداخەوە ئێستا زۆر جار لە گەنج ئەم شتە ڕوایە دکتۆر بۆچی بەداخەوە طبعاً ئەو قسەی جەناب زۆر ڕاستە جاران لە بینی 5 بۆ 10% لە خوار 50 ساڵەوە تووشی ئەم حاڵەتا بوو ئێستا بەرز بۆتەوە هەتا 20%یش لە بازێ وڵاتە لەوانەی کە لایفستایڵیان شێوەی ژیانیان ینی زۆر گۆڕانکاری بەسەرهاتوە طبعاً گۆڕانکاریەکە وەکو خاتو سەحەر باسی کرد گۆڕانکاری فشاری دەرونی زۆری فشاری بڵین دەرەکی بۆ سەر مرۆڤی سەردەم لە ئێستادا و هەروەها زۆربوونی جگەرە کێشان و نێرگە لە کێشان و ڤەیپ و ئەمانەی کە ئێستا هەمووی هەیە زائیدەن طبعاً بڵین کە پێڵێن ئەوەی پێڵێن لایفستایل یاخود شێوەی ژیانی و شێوەی خواردنی خەڵک شێوەی خواردنی خەڵک ناتەندروستە ئێستا بەداخەوە زۆربەی خواردنی حازر زۆرە خۆن بۆی ئێمە بە زمانی بڵین ئینگلیزی پێڵێن جەنک فود ینی ئەوانی خەڵک زۆر بە دیلیڤەری خواردن داوا ئەکات خەریکی خواردنی
چەورە خەریکی خواردنی ناتەندروستە کە بەداخەوە یەکێکە لە هۆ سەرەکیەکان کە ئەبێ بە هۆی دروستبوونی جەڵتەوە و طبعاً ئەمە ئەبێ بە هۆی دروستبوونی لەوانەیە بەرزی فشاری خوێن و دروستبوونی شەکرە و وەکو نەتیجەیەک ئەبێ بە هۆی زیادبوونی ڕێژەی جەڵتە بە تایبەتی لە گەنجە کەمی جوڵەش ئەمە لە هەمووی گرنگترە چکە بەداخەوە ئێستا ئێمە زیاتر سەیری یاریەکەین وەک لە یاری بکەین ینی ستایلی ژیانەکە زۆر گۆڕاوە کەمی جوڵە زۆر تەسیرێکی بڵین نێگەتیڤ و سەلبی هەیە بەسەر دکتۆر ئێستا مرۆڤ یەم سەردەمە تەکنۆلۆژیا وای کردو مێشکیشی زۆر لاوانێ لە هەندێک لە بوارەکان کە جاران زۆر ئەی جوڵان و بەکاری ئەهێنا کەمتر ئێستا بەکاری هێنە بۆ نمونە GPS بەکارهێنە ناو نیشانەکانێت زۆر لاوانێ لەبەرناکە ڕقم تەلەفۆنەکە لە مۆبایلەکە سەیڤەکە ڕقەمەکان لەبەرناکە ئەم کەم جوڵە یا لە مێشکایان ئەم با بڵێن وەرزش نەکردن بە مێشکش ئەمە هۆکارە یان نا ئەمەیان بەڕاستی هەتا ئێستا ڕێسێرچەکان و بڵین بە دووادارچوونەکان کە بۆ ئەم مەبەستە کراوە کە جەنابەت باسی ئەەکەی زیاتر توشبوونی ئەلزایمەر یاخود نەخۆشی بیرچوونەوە پێش ئاخات بەس هیچ ینی بەحسێکیان ڕێسەرچێکی وانە کە ئەمە پەیوەندی لاانێ بەجڵتی مێشکەوە ڕاستە و خۆی بە بڵین هینەوە هەبێت جڵتەی مێشکەوە هەبێت باشە دکتۆر لەسەر ئەو هۆکارانی کە باسمان کرد بۆ نمونە ئێستا خانمێک یاخو پیاوێکی بەڕێ سێرمانەکات لەوانێ نەخۆشی شەکرەی هەبێ یاخو بەرزی فشاری خوێنی هەبێ ئەڵێ خۆمە شەکرەکەم کۆنتترۆل کردووە و دەرمانیشمەیە بۆ بەسانی خوێنەکەم ئەمە ئەبێتە ئەوەی کە بەردەوام بتوانێت ئەم پشکنین کاتەوە بۆی کەم گرفتەتیە ڕوونایەت ببێتەوەی جەڵتەی مێشک یاخود ئەگەر کۆنتترۆلی کردبێتە بۆچی بترسێت بێگومان کۆنتترۆلکردن مانای ئەوە نییە کە تۆ 100% کۆنتترۆلت کردووە کۆنتترۆلکردن پێویستی بە دوواداچوونە ینی بەبێ بە دوواداچوون تۆ ناتوانانی بڵێ ئەمە کۆنتترۆڵە ئەوەی بەرزی فشاری خوێنی هەیە بەڕای من بەڕای علمیش ئەبێت ڕۆژانە زەختەکەی بگرێتەوە بۆی 100% دڵنیا بێ ئەوەیش نەخۆشی شەکرەی هەیە ئەبێ بەلای کەمەوە 3 مانگ جارێک فحسی ئەو شەکرەیە بکات کە پێڵێن شەکرەی 3 مانگی یان شەکرەی کۆبەوە نەک شەکرەی خوێن ئەوانەی ئەو دوو نەخۆشییان هەیە ئەبێ چێکی گورچیلیان بکەنەوە بزانن گورچیلیان لە کار نەکەوتووە ئەم شەکرە و بەرزی فشاری خوێنە تەسیری لە گورچیلەکەیان نەکردووە ئەمانە زۆر زەڕورن تەوان مهمترینشتیش هەمە بۆ وشیاری گشتی زۆر مهمە لێرەشا بە پێویستی ئەزانم باسی ئەمە بکەم هەچ کاتێک نیشانەی پەتکەی مێشک دەرکەوت لە هەچ کەسێکە ئەو نیشانانەی کە باسمان کرد ئەبێ بە زووترین کات سەردانی بەشە فریاگوزاریەکان بکەوێت بڵین بەشی ئیمەرجەنسیەکانی خەستەخانەکان و پێش هەمویان بە تایبەتی بەشی ئیمەرجەنسی خەستەخانەی شار لەبەرەوەی خۆشبەختانە ئێستا یەکەیەکمان هەیە لە خەستەخانەی شار کەەوە سەر و 2 ساڵە ئێمە ئیشی پێەکەین ئەم یەکەی تیمی بڵین تایبەت بە جەڵتەی تایە کە هەردووکتر لەم چەند ڕۆژەشە خەڵاتێک بەخشرا بە بزەبەت باسی ئەوە بکەم خۆشبەختانە خەڵاتێکی زێڕینمان وەرگرت لە بڵین ئۆرگانایزیشن یان ڕێکخراوێکی جیهانی کە ناوی ئەنجلزە ڕێکخراوەکە ئەمە بەڕاستی ئینجازێکی زۆر گەورە بوو بۆ خەستەخانەی شار و بۆ تەندروستی سلێمانیش بەگشتی و لێرەوە بە پێویستی زانم دەستخۆشی لە هەموو هەواڵ و هاوپیشە خۆشەویستەکانی خۆمان بکەین لێرەوە بە تایبەتی پزیشکە پسپۆرەکانی مێشک و دەماری خەستەخانەی شار لە سلێمانی و پزیشکە نیشتە جێدێرینەکان و هەموو ئەو کارمەند و هەموو ئەو خۆشەویستانەی کە توانیان ئەم پرۆسێ و ئەم یەکەیە سەرخەمەش دەستخۆشیتان لەکەین سپاس بۆ ئێوە و هەر لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵەش لە پەیجی کورسات هاوکارانمان بە هەواڵێکی گرنگەوە دایان بەزان بووی کە بزانن نەخۆشخانەی شار چەند هەوڵی باشەیە ئێمە دەستی هەموو کارمەندەکانە گوشینەوانەوی بە شەو و بە ڕۆژ لەوێ خزمەتی هاوڵاتیانەکەن ئەمە جێگەی شانازیە بۆ ئێمە و هیوادارین ئەم خەڵاتەش بێتە ئەوەی کە زیاتر خزمەتەکانتان چڕکەنەوە و کە
هیچ جیاوازێکیش ناکەن لەگەڵ خەڵکی خۆمان و ئەو کەسانەشی کە لە خوار و عێراق وەر کەسێک پێویستی بێەوە بێ دەستان خۆش بێت دکتۆر لەشتان ساق بێت دکتۆر بابەتێکی زۆر گرنگکە من زۆر جارم پرسیار لە پزیشکە بەڕێزەکانەکەم بۆ هەر نەخۆشیەک بێ بۆ نمونە کەسێک نەخۆشیەک ئەڵێ خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن بەڵام کە تووشی بوویت مەجبوری کە دەرمان بەکاربێنی زۆر کەسێ ئەڵێ من بەرزی فشاری خوێنمێ دەرمان بەکارێنم تێ کێشەم نامێنێ شەکرەمێ دەرمان بەکارێنم کێشەم نامێنێ چۆریەکانم بەرزە دەرمان بەکارێنم کێشەم نامێنێ بەڵام مەبەستی من لێرەیە چییە چەند گرنگە ئێمە ڕۆژانە لەگەڵەوەی کە دەرمانمان هەیە لایفستایلیشیانمان ڕێخینەوە خواردن خەو وەرزشکردن ئەمە چەند گرنگە لەگەڵ ئەم دەرمانەیە بۆی کە من بتوانم تەندروستی خۆم بێنمەوە جێگەی خۆی بێگومان قسەکەی جەناب زۆر بەجێ چونکە ئەگەر تۆ شێوەی ژیانت لایفستایلت نەگۆڕیت و تەندروست نەبێت دەرمان بەتەنیا چارەسەر نییە بەڕاستی وەکو جەنابەت فەرمووت کەمکردنەوەی ڕێژەی چۆریەکان لە بڵین لە خواردنی ڕۆژانەیە ئەوە زۆر گرنگە کەمکردنەوەی ڕێژەی شەکر تەوان کە ئەڵین شەکر لە بڵین کوردەواری خۆمانە شەکر لەوانەیە بەس بەو شەکرە دانیان کە لە ئەیکەنە چاوە یان پاقلاوە یان ئەمە شەکر بێگومان برنجی شەکرە ڕێژەیەکی زۆر شەکریتە نانی سپی کە ئێمە ڕۆژانەی خۆین نانی ئاردی سپی بڵێ ڕێژەیەکی زۆر شەکریتە لەبەرەوە بێ ئاگداری ئەم جۆرە خواردنانەش بێت نەک تەنها شەکری شیرینی بڵێ وەرزشی بەردەوام وەرزشی ئەگەر وەرزشێکی سووک و خەفیفیش بێت ڕۆژانە هەر بۆ بنمونە بە پێڕۆشتن بۆ ماوەی نیو سەعاتێک 40 دقەیەک لە ڕۆژێکە ئەمە هۆکارێکی زۆر باشە بۆ خۆپاراستن لە بەرزی فشاری خوێن لە جەڵتا لە بەرزبوونەوەی ڕێژەی شەکر لە خوێنە ئەمانە زۆر خەوتنیش کاریگەری هەیە بە خەوتن بە تاکید دوورکەوتنەوە لە جگەرە کێشان و ڤەیپ و نێرگەلەوە ئەمانە هەمووی هۆکارە بە تاکید دکتۆر هەندێک جار لە تەمەنێک کە ئیتر تەمەن و یعنی بەرەو سەر و ڕۆشت و هەندێک لە نەخۆشەکان وەکو بەرزی پەستانی خوێن و ئەمانە هەبوو ئەبینین کۆمەڵک لە کەسەکان ئاسپرین بەکارهێنن ئەڵێن نایەڵێت خوێنیان خەست بێتەوە بەڕاستی بەکارهێنانی ئاسپرین ڕێگەیەکی باشە یان بۆ نمونە هەندێک کەس هەر خۆی ئیخوا ئەڵێ باشە تەمەنێکم هەیە بە تووشی جەڵدەی مشکم ئەم ڕێگەی جەناب چۆن باسیەکەی ئەم ڕێگەیە بڵین وەکو چقۆیەک وایە هەردوو سەری تیژ بێ کاتێ چۆن بیگرن بەدەستیانەوە ئەمە ئەسپرین یان هەچ دەرمانێکی خوێن ڕوونکردنەوە کە هەچ کەسێک بیخوات ئەبێ بەڕاستی لە ڕێگەی پزیشکی پسپۆڕەوە نووسرا بێت نابێ خۆ ڕسک تۆ ئەم دەرمانە بخۆیت چونکە ئەم دەرمانە چەندێک بڵین ئیسیفادەی هەیە و سوودبەخشە ئەوەش زیان بەخشە لەوانەیە تووشی بەربوونی خوێنت بکە لە گەدەیە لە مائیدەیە لە مێشکە ئەبێت تۆ سەبەبێکت هەبێ بۆی دەستەکرد بێ بە ئەسپرین ینی نەخۆشیێکی دڵ یان جەڵتەی مێشک یان هەر سەبەبێک بێت کە دکتۆرێکی بڵێن پزیشکێکی پسپۆڕ ئەو دەرمانەی بۆ دانابی ئەگینا حتا ئەوانەی کە بڵین لە تەمەنیان بڵین سەر و 65 و حتا 70 شەرت نییە پێویستیان بە ئەسپرین بێتیان پێویستیان بە دەرمانی دکتۆر دیاری بکا بۆیان بەڵێ ئەبێ لە ژێر ڕێنمایی پزیشکی پسپۆڕە ئەم دەرمانە نووسرابێ بۆی سوود ببەخشێ زۆر باشە دکتۆر بینە سەرەوەی کە بۆ نمونە ئێستا گەر بینەرەکانمان بڵێ مەشکور تەندروستیمان باشە یاخوا تەندروستیتان باش بێ بەڵام ئێوەی بەڕێز هەمیشە بۆ هەموو نەخۆشیەکان پێمانەڵێن پێویستیتر لە تەمەنێکەوە 6 مانگ جارێک چێکی خۆتان بکەن بۆ مەسایلی مێشکمان پێویستمانە چەند مانگ جارێک پێویستە پشکنین بکەین وەلات چ تەمەنێکیشەوە پێویستە بۆ مەسایلی مێشک ئەو ستەندەرە جیهانیانەی کە ئەمڕۆ لە ئارایە وەکو عەرزم کردی ئەمان چکە نەخۆشی بڵین شەکرە و نەخۆشی بەرزی فشاری خوێن ناڕاستەوخۆ و ڕاستەوخۆ زۆر بڵین پەیوەندی هەیە بە نەخۆشیەکانی مێشکەوە لەبەرەوە لەسەر و تەمەنی 45ەوە باشتر وایە 6 مانگ جارێ ئەگەر نەکرێ ساڵی جارێک هەموو پشکنینێکی خوێن بۆ چاوریەکان بۆ ڕێژەی شەکر لە خوێنە بۆ گورچی لە ئەمانە هەمووی بکرێت و ساڵی جارێک بەلای کەمەوە تەختیتێک بۆ دڵ بکرێت ئیکۆیەک بۆ دڵ بکرێت چەیکێکی گشتی بکرێت بەڵام بۆ مێشک مەسەلەن بڵین پشکنینی سیتیسکان و MRI و ئەمانە
ئیلا لە کاتی پێویستە ئەگەر پزیشکی پسپۆڕی ئەو بوارە بە پێویستی زانی ئەو پشکنینە بگرێت ژنا پێویست ناکە بەس دکتۆر زۆر کەس هەیە ئەترسێت بۆی ئەو کەسانەی کە تۆش ڕوونکردنیان بێتێ ئەڵێ باوکم یاخود دایکم بەمە کۆچی دوایی کردووە لەمە ئەم شتە لە دەرونیا بەردەوامیەتوە ڕاو ئەچێ پشکنینەکە ڕێنمایی تۆ چیە بۆ کەسانە مەرجە باوکی بەمە کۆچی دوای کردێ ئەمیش بەمشێ نەخێر من لێرەوە پێم خۆشە پێیان بڵێم ئەو ترسە لە دڵی خۆیان دەربێنن ئیلا ئەگەر خوا نەخواستە نیشانەیەکیان لێ دەرکەوت کە بڵین بوو بە هۆی ئەوەی کە ترسێکیان لیان دروست بێ یعنی زۆر نەترسن بەس ئیهمالیش نەبن یعنی شرط نییە هەموو نیشانەیەک وەکو کوردەواری خۆمانەڵێن هەموو سمێڵ سوورێک هەمزاغانیە شرط نییە هەموو نیشانەیە کە تیاتا دەرکەوێت ئەمە نیشانەی جەڵتە بێ دکتۆر خوا نەخواسە کەسێک توش بوو یەخوا کەس توش نەبێت بەڵامتر بەداخەوە ئەبینین ڕۆژانە هەندێک لە کەسەکان تووشی ئەبن لە دوای توش بوون بۆ ئەوەی کە کەسەکە بارودۆخی تەندروستی باشتر بێت ئەبێت چی بکات بۆ چی بۆ بکرێت پرسیارێکی زۆر بەجێە ئەگەڕێینەوە سەر ئەو یەکەیی کە ئێستا لە خەستەخانەی شار هەیە توش بوون بە جەڵتە کتوپڕە زۆر گرنگە کە ئەو کەسە لە خلالی 4 ساعات و نیوی یەکەمە ئەوەڵ 4 ساعات و نیو بگاتە خەستەخانەی شار بۆ ئەوەی ئەو چارەسەری بڵین خوێن ڕوونکردنەوەی بۆ بکرێت کە ئەوە زۆر گرنگە چونکە دەرچەکانی زۆر فەرقەکات ئەگەر یەکێک ئەم چارەسەری بۆ بکرێت طبعاً ئەگەر بکرێت لە خلالی 90 دقەی یەکەمەوە ساعات و نیو یەکەمە بگاتە خەستەخانەی شار کاتە ئاڵتونیە بۆ ئەوە گۆڵدن پێریەدی پێڵن ینی بڵین ئەو کاتە ئاڵتونیەیە کە ئێمە ئەتوانین ئیشێکی زۆری کا بکەین لە نەخۆشەکەیە دوای ئەوە بەداخەوە ئیشەکان تۆزێک قورسە بن معقدە بن و چارەسەرەکە زۆر محدودە بێت چارەسەرەکە لەوانەیە چارەسەری سروشتی چارەسەری فیزیاوی زیاتر یارمەتی ئەو کەسانە بات و لێرەیە چارەسەرەکە زیاتر بۆ ڕوونەدانەوەی جەڵتەکەیە نەک بۆ ئەوەی جەڵتەکە خۆی چارەسەر بکرێت چونکە جەڵتەکە کە ڕووی داواتە ئەو بەشەی مێشک زەرەری هێنا بەداخەوە نەگەڕاوەیە پێڵەن irreversible بە زمانی بڵین تۆبی خۆمان بەڵام چارەسەری سروشتی زۆر گرنگە ئەمەشیان یەکێکە لەو شتانەی کە بەداخەوە لە کۆمیونیتی ئێمە لە مجتەمەعی ئێمە زۆر پشتگوێ خراوە ئێمە زۆربەی نەخۆشەکانمان کە یەنەوە بۆ لامان مەسەلەن دوای 3 مانگ دوای 4 مانگ سەیرەکەی نەخۆشەکە لایەکی وەستاوە و بەداخەوە دوای 3 مانگ هیچ باش نەبووە کە پێڵی چووی بۆ چارەسەری سروشتی چووی ڕاضت کرد چووی بۆ سنتەری وەرزشی چووی ئەمەد کرد ئەڵێ وەڵی دکتۆر 2 هەفتە کردم باش نەبووم طبعا ئەمە چارەسەری سروشتی لە جەڵتەیەکی گەورەیە بە تایبەتی بە تەکید بە 2 هەفتە تۆ فەرق ناکەیت بەرەوە زۆر پێویستە چەندێکی ئەوێ هەتاکو هەندێک چاکبوونەوە لە خۆیانە بەدی بکەن بەلای کەمەوە لە دوای 6 هەفتەوە ئەنجا ئەتوانین فەرقێکی ئەو تۆ بەدی بکەین بەس طبعاً کە 6 هەفتەکەش تۆ کە باش بوو ئەو کەسە نابێ وەزنە چارەسەر سروشتێکە هەر ئەبێ بەردەوام بێ ئێمە چونکە لە ساڵی یەکەمە مێشک قابلیەتی ئەوەی هەیە بگەڕێتەوە بەشێکی لەوەی لە دەستی یاوە لە دوای ساڵێکەوە ئەو قابلیەتە زۆر کەمە بێتەوە ئێمە دەستخۆشیت دکتۆر بە هیوای ئەوەی کە ڕێنمایەکانی بەڕێزت بینەرەکانمان سوودیان لێبینی بێ و هەمیشەش هەوڵ بین پێشوی تووشی ئەم هەموو حاڵەتانە ببین خۆمان تەندروستی خۆمان بپارێزین و هەمیشە خۆمان ببین بە پزیشکی خۆمان پێشەوەی بچینە بەردەم ئەم ئۆکارە گرنگانەی کە ڕوبڕۆژان ڕوبەڕووبانە بێتەوە دووبارە سپاس بۆ تۆ دکتۆر سپاس بۆ ڕێنمایەکان بە هیوای تەندروستی بۆ هەموو لایەک